بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست ماوەی زیاتر لە 2 هەفتەیە 400 میلیارد دینارەکەی بەغداد بۆ موچەی فەرمانبەران گەیشتۆتە هەرێمی کوردستان بەڵام تاوکو ئێستا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دابەش نەکراوە. دوو پەرلەمانتاری کوردیش لە عێراق لە نووسراوێکدا بۆ دەستەی نەزای عێراق داوای لێپرسینەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی هاوڕێ مەلاستار ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی، هەروە لە هەولێرەوە ڕووپاگ ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی تاوتوێی پرسی موچەی فەرمانبەران هەروە خراپی دۆخی کاسبکاران و هاوکاری نەکردنیان لەلایەن حکوومەت دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبین. دوو پەرلەمانتاری عێراق داوا لە دەستەی نەزاهەی عێراق دەکەن لەسەر 400 میلیارد دینارەکەی بەغدا لێکۆڵینەوە لەگەڵ حکوومەتی هەرێمدا بکرێت. هەریەکە لە غالب محەممەد و سەرکەوت شەمسەددین ئەندامی پەرلەمانی عێراق ڕایانگەیاند دەستەی نەزاهەی عێراقیان ڕاست پاردووە لێکۆڵینەوە لە حکوومەتی هەرێم سەبارەت بە 400 میلیارد دینارەکە بکات. ئەو دوو پەرلەمانتارە لە نووسراوەکەشیاندا بۆ دەستەی نەزاهەی عێراق باز لەوە دەکەن داوا دەکەن لێکۆڵینەوە لە چۆنێتی خەرجکردنیە و بڕەپارەیە بکرێت کە بۆ موچەی فەرمانبەرانی هەرێم نێردراوە لە کاتێکدا یاسای بودجەی عێراق لە ساڵی 2019 ڕێگە نادات پارەکە بۆ غەیری موچە خەرج بکرێت. لای خۆشیەوە ڕێبوار کەریم ئەندامی پەرلەمانی عێراق لەبارەی 400 میلیارد دینارەکەی بەغداوە دەڵێت زیاتر لە 2 هەفتەیە پارەکە گەیشتووەتە هەرێم هەرچەندە هاواریان کرد پارەکە نەدرا بە موچە خۆران و دایانەوە بە قەرزی چەند کەسێک لە بری ئەوەی بیدەنەوە بە قەرزی 1.5 ملیۆن موچە خۆر تا بازاڕی بێ موچەکانیش ببوژێتەوە. ڕێبوار کەریم دەشڵێت ئێوە بێباکن لە میلەت بەداخەوەش لە هەرێم هیچ دامەزراوەیەک نییە بپرسێت ئێوە نەک هەر 400 میلیارد دینارەکەتان برد بەڵکو سامانی ڕابردوو ئێستا و داهاتووی نەوەکانتان بردووە. کوان ئەوانەی دەیانگوت موچە دوا ناکەوێت کوا موچەی 30 ڕۆژ جارێک کوا پەرلەمانی کوردستان. حکوومەتی عێراق سەرەتای ئەم مانگە 400 میلیارد دیناری وەک موچەی مانگی نیسان بۆ هەرێم نارد بەڵام تاکو ئێستا حکوومەتی هەرێم پارەکەی دابەش نەکردووە. حکوومەتی هەرێم تاکە حکوومەتە لە مانگی 6 2020دا تاوەکو ئێستا تەنیا موچەی مانگی 1 ئەم ساڵی دابەش کردووە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کاکێ هاوڕێ بەخێربێن سوپاس بۆ ئەمەدەبنتان ئەگەر سەرتا لەوە دەست پێ بکەین سەوارد بە 400 میلیارەکەی بەغداد بۆچی دابەش ناکرێەوە ئێوە وەکو پەرلەمانتارانی کوردستان هیچ بەدواتچوونێکتان کردووە کە پارەکە زیاتر لە 2 هەفتەیە گەیشتووە و دابەش ناکرێت. سڵاو بەناوی خوای گەورە و میرەبان سڵاو لە تۆی ئازیز لە بینێرانی کەناڵی پەیام و لە میوانە بەڕێزەکەمان خات و ڕووپاک لە هەولێرەوە بەشدارە پێما بێ. ڕاستی ئێمە ماوەیەکی زۆر جار ئاماژەمان بۆ داوە حکوومەتی هەرێمی کوردستان مۆفەق نەبووە لە دابەشکردنی موچە و کۆی گشتی سێکتەرەکانی تری ژیانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەداخەوە ماوەی چەند ڕۆژێک تێپەڕیوە 400 میلیارد لە حکوومەتی ناوەندی بۆ هەرێمی کوردستان نێردراوە بە بەستی دابەشکردنی موچە کەچی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی لە قەرەی دابەشکردنی موچە نادا سەرباری ئەوەی کە تەنها 400 میلیارد دینارە نییە ڕەنگە داهاتی نەوتمان بۆ گەڕابێتەوە بۆ خەزێنەی حکوومەت داهاتی خاڵە سنووریەکان گەڕاوەتەوە داهاتی ناوخۆ کامل گەڕاوەتەوە بۆ خەزێنەی حکوومەتی هەرێمی کوردستان. یعنی ئەمە زۆر جار ئاماژەمان بۆ دابوو ئەوە 6 مانگی ساڵێک تێپەڕۆ تا ئێستا 1 موچە دابەش کراوە. یعنی با بڕوای ئێمە حکوومەتی هەرێم ڕەنگە چاوەڕوان بێت 400 میلیاری دیکە لە حکوومەتی ناوەندی بێت بۆ هەرێمی کوردستان دوای جا دەست بە دابەشکردنی موچە بکات. ئەنی ئەمە هەمان سیناریۆی کابینەی پێشووە ینی ڕەنگە بە شێوازێکی دیکە تەنها ئەو بوو لە کابینەی پێشوو بڕیار لەسەر پاشەکەوتی موچەی فەرمانبەران درابوو بەڵام ئەم جارە بە میکانیزمێکی تر هاتوون پەیڕەوەکان کە بینی ئەوە 6 مانگ تێپەڕیوەوە ینی ڕێک هەر بە هەمان شێوە 2 مانگ جارێک کابینی نوێ سیستەمی پاشەکەوت هێناوەتەوە ئەوەی کە ئێستا پەیڕۆ دەکرێت سیستەمی پاشەکەوتە بەڵام بە شێوەیەکی فەرمی ڕانەگەاندوو بە هەمان ینی هەمان شتا ئەوەی کە باسم کردەوە 2 مانگ لە 6 مانگ لە ساڵی 2020 ڕۆژتۆیەک موچە دابەش کراوە موچەیەک مانگ 1 بڵی دابەش کراوە لەم ساڵ
دواتر هەر ئێستا بۆ خۆی ینی کۆمەڵێک قەیران دروست بۆ لە هەرێمی کوردستان هەموو ئەمانە پێویستیان بە موچەیە ینی بەداخەوە ئێمە سێکتەری تەندروستی هەموو ئەو دکتۆر و فەرمانبەر و کارمەندانەی هەن زۆر پێویستیانە ینی لە جەنگی ڕوبەڕووبەنەوەی ئەم نەخۆشیە کوشندە ئەم ڤایرۆسان ئەبینی موچیان بۆ دابەش ناکرێت خەستەخانەکان چۆڵ بوون ینی ڕەنگە وا تا ئەگەر ئەمە بەردەوام بێ ئەم سیستەمە ڕەنگە چیدی ینی ڕەنگە حەقیان بێ ئەگەر بایکوت بکەن دەوام نەکەن ڕاستە هاو ئەمە بۆ خۆی سزادانی هاوڵاتیانی لێکەوێتەوە لە بایکۆتی سێکتەری تەندروستی بەڵام ناچارن ینی بەچی بژێن خەڵک خۆڵ ناخوا ینی خەڵک ئەموو بە خەڵکانەی کە ئێستا لە ئەرک و دەوامی خۆیان پێویستیان بە موچەیە شێ بۆی لە برسان نەمرن ینی بۆی ئەمە بۆ خۆی جێگای نیگەرانیە کە بینی هەموو مستەشفاکانمان چۆڵ بوون ئۆکسجینیان تێدا نیە یعنی سەرەتاییترین باش بەسکێ بە پرسیارەکە ئۆکسجین ئێستا دوێنێ سەرۆکی لیژنەی سامانە پیشەسازی وزەر لە سنووری پارێزگای سلێمانی دەڵێ بڵێن ئەو کارگەی کە ئۆکسجین بەرەمدێنێت تەنە لە سەدا 25 دەتوانێت ئۆکسجین بەرەمبێن لە 75 لە کار کەوتووە کێ بەرپرسیارە بەرپرسیار یەکەم حکوومەتە ینی وەکو ئاماژەم پێدا ئەم هەموو ئالیەتە بۆ ئەوەی خۆپارێزی کە شتی سەرەتایی نەتوانێت ئەمانە دابین بکە ناکرێ آخر دەستکێش لەم سەشواکان ئێستا خەریکە قەیرانی بۆ دروستە بێت تۆ دەمام و دەستکێش و بڵێن گاون و پێراویستی پزیشکی تا ئێستش بۆ پزیشکان و بۆ کارمەندانی تەندروستی نەخۆشخانەکان دابین نەکراوە ئێستا ئەبینین زۆر لە ئەو کەسایەتیانی کە لە هەرێمی کوردستان سەرمایەدارەکان هەندێک جار یان کەسایەتێک کە لەسەر بودجە و تەکمیمی خۆی هاتووە لە بەو شێوازت هاتووە دەمامک و دەستکێش و کۆمەڵەشت دابینەکە لە ڕاستا حکومڕانی بەم شێوازە ناکرێت ئەمە ئەرکی حکوومەتە کە حکومەت خۆی دابینی ناکات حکومت لە ماوەکانی پێشوو ڕەنگە ینی دابینی کردووە لە ڕێگای کۆمەڵ ڕێکخراوە هاوکاری حکومەت هەرێم کوردستان کرابوو حکومەتە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان زۆر جار بینیمان ئەوە کە نێراوە دواتر حکومەت خۆشی پێم وابێ ئەگە کڕی بێت یانە شتێک ئەمە ئەرکی حکومەت دەکرێت دابینیکە بەڵام ئێستا بینی وا خەریکە قەیرانی ئەوە دروستە بێ ئەمە جێگای نیرگەرانی و ئەبێ حکومەت بە زووترین کات چارەسەری ئەم قەیرانە بکات بەزۆکو پەرلەمانتارانی کوردستان ئێوە بۆچی فشارێک دروست ناکەن لەبارەی موچە لەبارەی نەبوونی خزمەتگوزاری پێویست لەبارەی مەسەلەی ئێستا کارمەندانی تەندروستی و پزیشکان بایکۆتیان کردووە حکومەت مەسەلەن موچەکان مەسەر دابەش ناکات واقعێک لە پەرلەمانی کوردستان دروست بۆ بەداخەوە لە زۆر بەرنامەی تر ئاماژەمان پێداوە ینی واقعێک زۆرینە و کەمینەیەک بەداخەوە جوان میان بڵێن باش و ئەوە لە بەرژەوەندی هاوڵاتیان بەکار نایەنرێت ینی ئێستا ئەگەر هەر لە ماوەکانی پێشوو چەند پەرلەمانتارێکی بەڕێز هەستان بە واژۆ کۆکردنەوە بۆ بانگێشتی سەرۆکی حکوومەت لە هەمبەر دابەشنەکردنی ئەو موچانەی کە باسیەکەین بەوەتەکە تۆ ئاماژەی پێدەی بەڵام ڕێگری دروستە بێ ینی زۆر جار ئەمە بەداخەوە پەرلەمان بەو شێوازە نابێ ینی بێ هیچ نەبێت تاقێک بۆ خۆی بگەڕێنێتەوە ئەگەر بە بانگێشتکردنی سەرۆکی حکوومەتە یان هەر وەزیرێک یان هەر ئەگەر جێگری سەرۆکی حکوومەت هەر کەسێک کە پەیوەزدارە لە حکوومەت بەم هەموو پێشهاتە نالەبارە و بکە دۆخێکی ناخۆشی خوڵقاندووە ئەمە ئەرکی ئەساسی پەرلەمانە وەکو مؤسسە بەڵام وەکو ئیشی پەرلەمانتاری ڕەنگە خۆتان شایەتی ئەوە بدەن و ئێمە سەرباری ئەوەی کە لە حکوومەت بەشدارین ینی دەستمان نەپاراستووە لەو کەم و کورتیانی کە هەن بەڵام دەستان لە پارتی نەپاراستوی دەستان لە نوێنەرەکانی خۆتان لە حکوومەت پاراستووە ئەمە کە باس ئەەکەین ئەڵێن حکوومەت کەم و کورتی هەیە هەموو ئەو لایەنانە ئەگرێتەوە کە لە حکوومەت بەشدارن بەڵام واقعەکەیە سەرۆکی حکوومەت لە پارتیە کارنامەی حکوومەت بۆ 4 ساڵی داهاتوو لە پێش پەرلەمان و لە پێش ئەتوان بڵێن لە پێش گڵ یان لە پێش هاوڵاتیانی هەرێمی کوردستان خوێنراوە لەلایەن سەرۆکی حکوومەتەوە خوێنراوەتەوە دواتر زۆرینەن لە زۆرینەی دەسەڵاتەکان لەلایەن پارتیە بۆیە زۆر جار بەو شێوازە دوژمنکاریی بینن ئەو ڕخنە و یاداشت و بە دوواداچوونانی کە لەلایەن پەرلەمانتارەوە ئەگیرێتە بەر باش سپاس دەکەم دواتەگرم بەڕێز ڕووپاک خان جنابیشت بەخێر بێ دەمەوێت لەسەر 400 میلیارەکە کە ئێوە پێشتریش پێش دەژن وەکو ئەژدە پەرلەمانتار داواتان کرده و بە زووترین کات دابەش بکرێ بەڵام ئێستاش دابەش نەکرا یاخود ئێستا حکوومەت پارەی پێویستی بۆ موچە لەبەردەستدانی کە داوەشی ناکات لایانی کەم بۆ کەرتی تەندروستی کە ئێستا مانگرتنی دەکەوتەوە بەناوی خوای گەورە و میهرەبان سەرەتا زۆر سوپاستان دەکەم بۆ ئەو دەرفەتە و زۆر سوپاس و بەخێراتنی کاک هاوڕێژ دەکەم بەڵێ بۆ مەسەلەی 400 میلیارد دینارەکە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە پێش دەژن بڕیاری ناردنی 400 میلیارد دینارەکە درا لەلایەن حکوومەتی عێراقی و ئەوە بوو لە پێش دەژنیش کە ئەو ڕۆژەی
لیستی موچە ڕاگەیەندرا ڕۆژی پاشی 400 میلیارەکە بڕیاری لەسەردرا و 400 میلیارەکە نێردرا بۆ سەر ئەژماری بانکی حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە وەکو پەرلەمانتاران 17 پەرلەمانتار و بە تایبەت فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی ئێمە دەستمان کرد بە واژ و کۆکردنەوە بۆ بانکێشتکردنی سەرۆکی حکوومەت و هەروەها جێگرووە وەزیری دارایی و چەند جاری تریش ئێمە داوای بانکێشتی سەرۆکی حکوومەتمان کردووە بۆی بێتە بەردەم پەرلەمانی کوردستان کە وەزعی خەڵکی هەرێمی کوردستان بۆ وایە و موچەی موچەخۆران بۆچی نادرێ لە کاتی خۆی بگرە بە دوو مانگجارێکیش ئێستاوای لێ هاتووە کە نادرێ. بەڵام تا ئێستا بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان ئیستیجابەی نەبووە، سەرۆکی حکوومەت ئیستیجابەی نەبووە، جگە لە ئیستیجابە بگرە هەر وەڵامیشی نەبووە. ئێمە لە 27 پێنج داوامان کرد کە تا ئێستا وەڵاممان بەدەست نەکەشتووە کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بێتە پەرلەمانی کوردستان و بدای ئەوەمان کرد کە ئەو 400 میلیارە کە دێ ئێمە معلوماتمان هەبوو، زانیاریمان هەبوو بۆ مانجی ڕابردووە تا مانجی یەک کە موچەی مانجی یەک دابەش دەکرا. حکوومەتی هەرێمی کوردستان پارەی پێویستی لە بەرداشدا بوو بۆ موچەی موچەخۆران و لیستی موچەشی ڕاگەیاندبووی سەرجەم وەزارەت و دەستەکان کە 400 میلیارە داهات. 400 میلیارەکە موچەی مانگی یەک درابوو کە 400 میلیارەکە دات بۆ داوامان کرد دەست بەجێ دوای دەژن دەست بکرێ بە دابشکردنی موچەی مانگی دوو کە بەڕاستی دەبینین ئێستامە لە مانگی 6 داین تا ئێستا تەنها موچەی یەک مانگ درراوە، نیوەی ساڵێک ڕۆیشتووە موچەی یەک مانگ درراوە. بۆ ئێمە داوامان کرد کە بەبێ دواکەوتن و هەروەها بەبێ هێنانەوەی هیچ پاساوێک حکوومەتی هەرێمی کوردستان دەست بکات بە دابشکردنی موچە کەچی ئەوەشی نەکرد. بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە متمانەی لە پەرلەمانی کوردستان وەرگرتووە، پەرلەمانی کوردستان نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانە نەدێ بۆ بەردەم پەرلەمان کە ئەو پێشهاتانی هاتووەتە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان ڕوونی کاتەوە کە ئایا بۆچی ناتوانێت موچە بدەوە، بۆچی ناتوانێت حکومڕانی بکات، چونکە بەڕاستی ئێمە دەبین لە زۆربەی هەرە زۆری سێکتەرەکان حکوومەتی هەرێمی کوردستان فەشەلی هێناوە، هەروەها دەبوو خۆی فەشەلی خۆی ڕابگەیاند بە کە خۆی ڕایناگەێنێ ئەرچی پەرلەمانی کوردستان بوو متمانە لە حکوومەتە وەربگرێتەوە، متمانە لە سەرۆکی حکوومەت وەربگرێتەوە، چونکە دەبوو حکوومەت ئێستا هەڵوەشابایەوە، چونکە بەڕاستی حکوومەتێک بێ لە ماوەی 11 مانگی ڕابردوو نەیتوانی بێ کە لە ماوەی 11 مانگی ڕابردووە 6 مانگ لەو ساڵە ڕۆیشتووە بە 6 مانگ یەک موچەی پێنەدرابێ، یەک موچەی بە تەواوی داوێتی. ئەم حکوومەتە بەڕاستی پێم وایە کۆتاییەتی و لە فەشەلی هێناوە نەک نزیک بۆتەوە، لە ماوەکانی ڕابردوو لە مانگ و نزیک بۆتەوە، بەڵام ئێستا پێمان وایە کە بە ساڵێک بە نیو ساڵ نەتوانێت یەک موچە بداوە تا بە ساڵێک دەکات دوو موچە. ئەو حکوومەتە بۆ ئەوە هیچ کەڵکی ئەوەی نەماوە کە حکومڕانی بکەوە، هەروەها حکوومەتێک نییە کە خەڵکی هەرێمی کوردستان بەڕێوە ببە. بەداخەوە من ئەوەی کە لام سەیرەوە هیچ ئێمە دەستمان لە حکوومەتە شوتووە، بەڵام ئەوەی لام سەیرە زەعیفی و لاوازی ڕۆڵی پەرلەمانی کوردستانەوە. هەروەها من بە تاک ناڵم پەرلەمانتاران، چونکە لەوانەیە پەرلەمانتار هەبێ پەرلەمانتاری دڵسۆز بێ لە خەمی خەڵکی هەرێمی کوردستاندا بێەوە ئەرچوی نوێنەرایەتیکردنی خۆی جێبەجێ بکە، بەڵام بەداخەوە وەکو دامەزراوی پەرلەمانی کوردستان دامەزراوەیە کە لە ئاست خواست و داواکاری خەڵکی هەرێمی کوردستان نیە، چونکە دەبوو نوێنەرایەتی خەڵکی هەرێمی کوردستان بکەوە، دەبوو بڕیارەکانی حکوومەت هەڵوەشێنێتەوە، چونکە هەر بڕیارێک کە لە حکوومەت دەبێ ئەگە تەبەعی مالی هەبێ واتە هەر بڕیارێک بێت تەسەبارەت بە موچە بێ کەمکردنەوە بێ یان هەر شتێک کە باز لە دارایی بکات دەبێ بە یاسا لە پەرلەمانی کوردستان دەربچێت، دەبێ پەرلەمانی کوردستان بڕیاری حکوومەت هەڵوەشێنێتەوە. هەڵشەوەی کە ئیمڕۆ لە عێراق لە پەرلەمانی بەغدا ڕوویدا کە بینیمان پەرلەمانی بەغدا بڕیارێکی حکوومەتی هەڵوەشاندەوە، ڕێگەی نەدا کە حکوومەتی عێراقی دەست بۆ موچەی فەرمانبەرانی ببە. بۆیە دەبوو پەرلەمانی کوردستان ئەو ڕۆڵە بجێڕێ، بەڵام بەداخەوە ئەو زۆرینەیە لە پەرلەمانی کوردستانە ڕێگرێ لە بەردەم ئەوەی کە کاری پەرلەمانتاری و بەدواداچوون لەلایەن پەرلەمانتارانەوە بکرێ. من دەمەوێت ئەگەر مەجال هەبێ ئەو یاداشتانی کە پێشکەشمان کردو ئەو داوایانەی بە پێی ڕێکاری پەرلەمانی پێشکەشمان کردو کۆمەڵێک پەرلەمانتار دەمەوێت بەروارەکانیان بخەمەڕۆ کە ئێمە چەند کارمان کردووە بۆ ئەوەی لە ئاست خواست و داواکاری خەڵک بین، بەڵام بەداخەوە دەستێ سەرۆکایەتی ڕێگر بوو. بەداخەوە زۆرینەی لە پەرلەمانی کوردستانە کە لە خزمەت حکوومەتی هەرێمی کوردستان لە خزمەت حیزبە ڕێگر بووە لە بەردەم ئەوەی ئێمە ڕێکاری پەرلەمانی بگرێ نەبەر. ئێمە هەر لە 27 پێنج داوای ئەوەمان کرد ژمارەی یاسای پەرلەمانتاران
کە سەرۆکی حکوومەت و جێگر و وەزیری دارایی بێنە بەردەم پەرلەمانی کوردستان و ئەو بارودۆخە لە بەردەم پەرلەمانی کوردستان ڕوون بکەنەوە هەروەها کە پەرلەمانتاران نوێنەری خەڵکن پرسیارەکانیان ئاراستە بکەن لێ پێچینەوەیان لەگەڵ بکەن بەڵام بەداخۆ تا ئێستا وەڵامێکمان نەدیت لە 25 ژمارەیەک پەرلەمانتار ڕاگەیەنراوەکمان دەستەی سەرۆکایەتی پەرلەمان لەسەر ئەو 400 میلیارێک کە هاتووە دەبێ ئەو 400 میلیارە ڕاستەخۆ دوای دەژن حکوومەت هەرێمی کوردستان دەست بکا بە دابەشکردنی کەچی دەبینین ئێستا حکوومەت هەرێمی کوردستان دەڵێ ئێمە موچەی پێویستی تەنها وەزارەتی تەندروستیمان لەبەردەست نیە بیدەین ئەمە چ حکومڕانیەکە تو ئەدی 400 میلیارە چی لێ کرد بە ماوەی 15 ڕۆژ 400 میلیارەکە چی لێ هات یعنی بۆ نایە بەردەم پەرلەمانی کوردستان بۆ نای بۆ خەڵک ڕوونی ناکەیەوە وەلایەکی پێنج ئێمە نامەیەکمان ئاراستەی خودی سەرۆکی حکوومەت کرد ژمارەیەک پەرلەمانتار کوتمان سەبارەت بە ڕێککەوتن لەگەڵ بەغدا و مفاوەزات و هەروەها لەبارەی موچەی فەرمانبەران نامەیەکمان ئاراستە کرد کە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لەو شاندانەی کە دەچنە بەغدا بۆ مفاوەزات و ڕێککەوتن خۆی سەرۆکایەتیشان دەکە بکە بەرپرسیارەتی هەڵگرێت چونکە تۆ ئەگەر لە حکوومەت بەشداربی دەبێت بەرپرسیارەتی و مەسئولیەت هەڵگری کە لە حکوومەت بەشدارنی ئۆپۆزیسیۆن بی ڕێکاری پەرلەمانی دەگریە بەر کە تۆ کەسی یەکەمی مەسئولی یەکەمی خەڵکی هەرێمی کوردستانی لە قۆناغی بەڕێوەبردندا و حکومڕانی دەکەی تۆ دەبێ لە هەموو کەس زیاتر هەست بە بەرپرسیارەتی بکەی و هەروە چونکە دەسەڵات لەدەست خۆتە دەبێت کەسێک بچێتە بەغدا و ڕێکەوێ بۆی دەسەڵات ئەو کەسە دەسەڵاتی لەدەست بێت چونکە بەڕاستی زۆرینەی پەرلەمانیان هەیە دوو دامەزراوی سەرەکی هەر ئەو لایەنەیە کە سەرۆکی حکوومەت سەرۆکایەتی دەکات بۆ داوایەکمان ئاراستە کرد چونکە تۆ دەسەڵاتی تەواوت هەیە بۆ ڕادەستکردنی داهاتی خاڵە سنووریەکان و گومرجەکان و هەروەها ئەو بڕەنەوتێک کە دەبێت ڕادەستی بکەن تۆ خۆت بڕۆ بۆی شاندی دانوستانکار تۆ خۆت سەرۆکایەتی بکە بەڵام بەداخەوە ئەویش هیچ وەڵامێکی نەبوو لە 24 ژمارە یاسای ئەندامانی پەرلەمان داوامان لە دەست سەرۆکایەتی کرد داواکاریەک ئاراستی حکوومەت کەن ئەو کاتیش بە هەمان شێوە سەرۆکی حکوومەت بێتە بەردەم پەرلەمان ئەو دۆخە ڕوون کاتەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان بۆی خەڵک تۆزێک سیقەی بۆ بگەڕێتەوە پەرلەمانتاران سیقەیان هەبێ بە سەرۆکی حکوومەت و هەروەها ئەو حکوومەتە بۆیە ئەم سیقە نەما چونکە حکوومەت هەرێمی کوردستان هیچ حسابێکی بۆ پەرلەمان نەکردو پەرلەمان و دەستی سەرۆکایەتی پەرلەمانیش لە ئازداخوازی خەڵک نەبووە سوپاس دەکەم دەگەڕێم وڵات تکە کاڕێ بگەڕم ولا بەرە سەر سەبارەت بە موچە ئەوەی کە باز دەکرێت تەنها 137 میلیار دینار لە بڵین بازرگانەکان قەرز کرا بوو لانی کەم 300 میلیارێک لەوەی بەغداد ماوەتەوە خۆت وتت داهاتی نەوت بەشێکی هاتۆتەوە داهاتی خاڵە سنووریەکە ئەی بۆ موچەکە دابەش ناکەن پێ دوایە پارەکە هەیە بەڵام دابەشی ناکەن هەر بۆەوەی بیسەڵمێنین کە حکوومەت مەبەستی نییە موچە لە هەموو سی ڕۆژارێک موچە دابەش بکە هەر بڕیارێکی خۆیان لە مانگی پێشوو حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران بڕیاریاندا دابەشکردنی موچە لە هاتنی یان بڵێم لە کۆکردنەوەی هەر داهاتێک یان لە ناردنی ئەو پارەی لە حکوومەتی ناوەندەوە دێ موچە بە ئەولەوێت بگیرێت بەڵام ئەمە بۆ خۆی کە ئەم چەند ڕۆژەش بەسەریا تێپەڕێەوە ئەو پارە هاتۆتە خەزانەی حکوومەت خۆی لێک ڕووکب کردووە ئەمە نیشانەیە کە حکوومەت نایەوێ لە کاتی خۆی موچە دابەش بکە هەروەک ئەوی لە جملەی پێشووی قسەکانە باسم کرد ئەوێ بە میکانیزمێکی تر دوو مانگجارێ موچە دابەش بکات باش ئێستا پارە هەیە بەڵام دابەشی ناکەن بە دڵنیایی خۆ 400 میلیارەکە ڕوونەکە هاتۆتە خەزانەی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دابەشی ناکەن مادەم پارە هەبێ و دەیانەوێت چی لە میلەتە بکەن مادام چی لە فەرمانبەران بکەن ماوە نازانم ینی ڕاستیت پێ بڵم نازانم چی ترماوە بە فەرمانبەران بکرێ بە میلەت بکرێ تەنها هەر ئەوە نییە ینی تۆ ئەمە بەس ینی ڕاستە تۆ دابەشکردنی موچە بەس بۆ فەرمانبەرانە بەڵام کۆی گشتی کایەکانی ژیانی هاوڵاتیانی دیکە هەر لە دوکاندار هەر لە کرێکار هەر لە دەستگێر هەر لە حەماڵ هەر لە بەقاڵ هەموو ئەم خەڵکانە پەیوەندی بە دابەشکردنی موچەوەیە بەرەوەی تۆیەکی موچەخۆر منێکی موچەخۆر کاتێک موچەکەم وەرەگرم یان هاوڵاتێکی دیکە ئێستا کەمان بینێری بەرنامەکەی کە موچە وەرەگرێت هیچ نەبێ سۆپەرمارکێتێک نزیک ماڵێتی قەرزی کردو قەرزەکانە داتەوە دوکانێکی نازانم چی شتێک کە پێداویستی سەرەتایی ماڵە کڕوێتی لە کاتی خۆی کە موچات ئەڕات بۆی قەرزەکەی بداتەوە ئەم دوکاندارە بە هەمان شێوە یعنی کۆی گشتی کایەکانی ژیانی هاوڵاتیان هەرێمی کوردستان پەیوەستە بە دابەشکردنی موچە کاتێک موچە لە کاتی خۆی دابەش ناکرێ هەموو ئەو سێکتەرانەی تریان ئەو کایانەی تری ژیانی هاوڵاتیان هەمووی ڕاوەستێ باشە سەبارەت بۆی کە دەنگ و باسە بوو سەبارەت بە دەستکاریکردنی موچە هیچ زانێرێکێک کە
بیانەوێت دەستکاری موچە بکەن یا خۆنێکیان دەیان و چاوەڕی عێراقن کەمڕۆ پەرلەمانی عێراق بڕیارێکی دەرکرد ڕەنگە ئەمەی پوچەڵ کرد بێتەوە کە نابێت دەستکاری موچەی موچە خۆران و خانەیشیان لە عێراق بکرێت. هیچ دەستکارێکی موچە دەکرێت لە کوردستان؟ خۆی ئەو بڕیارەی پەرلەمانی عێراق جێگای دڵخۆشی بۆ ئەمڕۆ هیواداریم ئەمە لە پەرلەمان سەرباری ئەوەی کە دڵنیام زۆرینەیەک هەیە زۆرینەیەک نا لە پەرلەمان کە بڵێ کۆی گشتی پەرلەمانتاران دروستکە بەڵام پەرلەمانتاری زۆر دڵسۆزی لە هەرێمی کوردستان یان بڵێم لە پەرلەمانی کوردستان دڵنیام دەنگێک ئەبێت لەوەی کە ئەگەر بێت و بڕیارێکی وا لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و دەربکرێت بەڵام هەروەکو وتم یعنی ئێستا دەستکاری موچە کراوە بەڵام شەرعێتی پێ نەدراوە لە کابینەی پێشوو باشکرا ڕایان گەیاند کە ناتوانن موچە لە کاتی خۆی دابین بکەن هاتنە سەر شاشە کۆنگرەی ڕۆژنامەوانی کرا بە قەناعەتی من سەرباریەوە کە بڕیارێکی خراپ بوو بەڵام بۆ دەرباز ڕۆژەکەی ئەو کاتە شەفاف بوون لەگەڵ خەڵکا ڕاشکاو بوون لە خەڵکا وتیان ئەمەیە ئێستا دۆخی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان ئەمەیە بەڵام ئێستا سەرباری ئەوەی کە موچە دابەش نەکراوە هەموو سێکتەرەکانی ژیان وەستاوە کەرتی ئاوادانکردنەوە وەستاوە خزمەت گوزاریەکان وەستاوە ئەوەی باسمان کرد تەندروستی لە سێکتەری تەندروستی پێداویستەکانیان بۆ دابین ناکرێ بەڵام نایەن دانی پیابێن وەکو بەڕاستی بۆ خەڵکی ڕوون بکەنەوە بڵێن دۆخی ئێمە ئێستا ئاوایە ناتوانین لە کاتی خۆیان موچە دابەش پێ دوێ کابینێ فەشەلی هێناوە ڕووباخان دەڵێ فەشەلی ناوە لە مەسەلەی موچە خزمەت گوزاری لایەنەکانی دیکە والله من ینی ناتوان بڵێم مطلقاً بڵێم فەشەلی بهێنایە ئێستا ئەبێت حکوومەتێکی کاربڕێکرد دروست بکرایە یان هەڵبژاردی پێشوەخت بکرایە ئەمانە بۆ خۆی ینی نیشانەکانی یا بڵێم دەرەنجامەکانی فەشەلن بەڵام لە زۆر ڕۆ بەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان نەیتوانیوە داخوازی هاوڵاتیانی خۆی پڕ بکاتەوە یا حکوومەتیش بۆ خۆی کە لە هەموو حکوومەتێکی شەفاف لە دنیای دیموکراسیە بە باوکی میلەت ناوزەند دەکرێت یعنی بەڵام باوکایەتی بەم جۆرە ناکرێت ینی ئەوەی کە باسمان کرد ئەم هەموو کەم و کورتیە باش زانانی خەڵک بڵێن ئەگەر موچەی پێدابەش نەکرێ خزمەت گوزاری پێدابین نەکرێ مەسەن هیچ خەمێک لە ژیانی هاوڵاتیان نەخوات ئینە ئێگەمە فەشەل نەبێت چییە؟ هەروەکو وتم لە زۆر ڕۆ حکوومەت ئێستا هەموو وەستاوە ئیش و کارەکانی وەستاوە ئێستا تەنها کۆبوونەوەیکی شکلێکە و بەبێەوەی بڕیار بدابوون منە بڵێ فڵانە ڕۆژموچەی هاوڵاتیان دابەشەکەین فڵانە میان بڵێم ئەو کەرتەمان کە ئێستا پێداوی بۆن بە کەرتی خزمەت گوزاریەکان هەموو وەستاوە ئاوادانکردنەوەی یان بڵێم جوتسایتکردنی نێوان کەفری کەلار سلێمانی بۆ نمونە یان سلێمانی هەولێر یان زاخۆی بۆ شوێنێکی تریان و هەموومانە وەستاوە ئێستا لەبەر نەبوونی ئەوەی کە ناتوانێ سلفەی ئەو کەسانە بداکە وەبەرهێنانیان کردووە لە ئاوادان کردو هاتوون ژادەکان چاکەکەن یان هەر لە ناو شارەکان ئەو بەوەی کە پەیوەندی بە شارەوانیەکانەوە بێ ئەو سێکتەری تەندروستی کە باسمان کرد یعنی هەموو ئەمانە ئێستا تەنها حکوومەت بەناو ماوە بەناو ماوە تەنها پێم وابێ پەیوەندی بە سەرۆکی حکوومەتەوە بێ کە نایوێت دان بەو حقەتە تاڵا بناکە جێگرەکەی خۆ لە پشکێکێتیەکوا دانی پێدا ناوە کەم و کوڕیانە پێ بڵێم ئێمە لە کابینەی پێشوو کاتێک حکوومەتی هەرێم تووشی و قەیرانە بوو سەرۆکی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کاقوبات بوو بە ئینسان سەراحەت بڵێ بەڵام هات زۆر بە شەفافانە ڕوونی کردو بۆ هاوڵاتیان وتی ئێستا ئێمە موچەمان بەم شێوازە بەم میکانیزمە پێدا بەشەکرێت بەڵام ڕەنگە ئێستا بۆ ئێستا نەڕوونی بکاتەوە نا ئێستا بە قەناعەتی من هەر بۆ خۆی بەشداریکردنی یەکێتی لە حکوومەت ڕێکەوتنێکی نەکردووە لەسەر کەمکردنەوەی موچەی فەرمانبەران لەسەر وەستاندنی هەموو ئەو کایانەی کە بازیرەکانی وە لە حکوومەت دژی دەستکاری بەدڵنیایی وڵی هینێکە بوو لە کۆبوونەوەی پێشووی ئەنجومەنی وەزیران باش کە پێشنیارێک کرابێت لەلایەن سەرۆکی حکوومەتەوە بۆ ئەوەی کە موچە کەم بکرێتەوە ڕاستی ئەمە بڵێ سەڵمێنراو نییە دەقیق لە بەرەوەی زۆر ئەومان نەکرد لەسەری بەڵام قسەیەکە بوو کە نوێنەرەکانی یەکێتی لە حکوومەت دژی بوو بێتن ئەو بڕیارەوە خەڵکی تری شەبووە لە حکوومەت کە ئەندامی ئەنجومەنی وەزیرانە دواتر نووسنگی سەرۆکی حکوومەت ئەمە ڕەت کردەوەتی بەڵێ ڕەتی کردەوە بۆ حکوومەتی سەر نووسنگی سەرۆکی حکوومەت ڕەتی کردەوە بەڵام بەداخەوەزن ئەم حکوومەتە تەنها بووە بە حکوومەتی ڕوونکردنەوە بەیاننامە وەڵامدانەوە تەنها ئەوەکە ئێستا قسەیەکەکەن دوای 20 دقیقە بە شێوازێکی زۆر دژمنکارانە ڕەنگە وەڵامت داتەوە ئەمە لە ماوەکانی پێشوو بوو هەموو خەڵک ڕوون بووە هەر لە وەزیری ناوخۆ وەزیری تەندروستی نووسنگەی سەرۆکی حکوومەت وتەبێژی حکوومەت هەموومانە بەس ئیش و کاریان قسەی بەڕێزت بێ هەر ئیش و کاری حکوومەتە بەیاننامە دەکردن من بۆ خۆم لە وتارێک ئاماژەم پێدا بنووسیم سەرۆکی حکوومەت یان بڵێم حکوومەتی بەیاننامە تەنها حکوومەتی بەیان لە هەفتەیەکە ڕەنگە 20 بەیاننامەی دەکرد بێ
لە دژی کەسانێک یان بڵێم وەکو وەڵامێک بۆ کەسانێک کاتون داوای قوتی هاوڵاتیانیان کردووە هاتون حکومت وەڵامی داویتێت ناتۆ بڵێ باشە پێشنیارە چیە خۆی ئەمە ڕاستە زۆر بەمان کە ڕەخ نەگرین پێشنیاریشمانە بۆ وتمانە فڵانە سێکتەر ئەتوانی ئەوەندە داهات بە حکومت بگەڕێتەوە. سپاس دەکەم. ڕووپاک خان بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە بەڕێز وتە دەم حکومەتە فەشەلی هێناوە ئەگەر پەرلەمانێکی کارە هەبووە دەبووە متمانەی لەوەربێتەوە پێ دوای فەشەلەکە تەنە لە مەسلەی موچەیە یاخود لە هەموو بوارەکانەوە فەشەلە؟ بەڵێ خۆی ئێمە گەر وەکو پەرلەمانتار کە دەڵێن فەشەلی هێنا ئێمە لە بەلاش قسە ناکەین لە خۆ قسە ناکەین ئێمە ناین هەر قسە فڕەدەینە سەرجادەویان لە ڕاگەیانەکان قسە فڕەدەین و دەرونی خەڵک بشێوێنین. ئێمە بەڵگەمان پێ ئێمە ڕۆژانە خەڵک پەیوەندیمان پێ دەکە ئێمە لەگەڵ ئەوەی کە پەرلەمانکارانی ڕۆژانە بە دوواداچوون دەکەین پەیوەندی دەکەین پەیوەندی بە بەڕێوەبەرایەتیەکانەکەین و بە وەزارەتەکان ئەوەی کە بێگومان ئەو بەڕێوەبەرایەتیان یاخود ئەو نووسینگانەی کە حیساب بۆ پەرلەمان دەکەن چکە بەداخەوە لەوانەیە لە ئەسەر ئاستی وەزارەتەکان و ئەو حیزبانی کە بەشدارن لە دەسەڵات و ئەو وەزارەتانی کە بەشدارن بێگومان یعنی حکومڕانی لە دەست ئەوانە لەوانەیە زۆر حیساب بۆ پەرلەمان و پەرلەمانتاران نەکا بەڵام کۆمەڵێک خەڵکی باش هەیە کە ڕۆژانە معلوماتمان پێدەدا و هەروە زانیاری وەردەگرین ئەوانیش خەڵکی دڵسۆزن کە لە خەمی ئەو میلەتەی خۆیاندان ئێمە کە دەڵێن ئێستا بۆ نمونە لە یەکێک لە سێکتەرەکان سێکتەری تەندروستیە دەبینین حکوومەت هێرێمی کوردستان بۆ سێکتەری تەندروستی هیچی وای نەکردووە کە جێگای دڵخۆشی خەڵکی هێرێمی کوردستان بێ لە وڵاتان بەگشتی ولا عێراقیش دەبینین بودجەی تەرخانکراو هەیە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا بەڵام لە هەرێمی کوردستان کە سێکتەری تەندروستی لەگەڵ ئەوەی کە سێکتەرێکی وێرانەیە ئەو بودجە و نەسریەیە کە بۆ بەڕێوەبەرایەتیەکان تەرخانکراوە و بڕاوەتەوە بەداخەوە لەو مانگەر 180 کەم کراوەتەوە ئێمە زانیاریمان هەیە قسە لەگەڵ خەڵک دەکەین بە دوواداچوون دەکەین هەر بەڕێوەبەرایەتێکی تەندروستی لە جیاتی ئەوەی کە بودجەیەکی زیاتری بۆ تەرخان بکرێ لەو حاڵ و بارە و لەو بارودۆخە 180 نەسریان کەم کردوتەوە ئەی باشە ئەو بەڕێوەبەرایەتیانە نەخۆشخانەکان چۆن کار بکەن چۆن جیهاز دابین بکەن چۆن ئۆکسجین دابین بکەن چۆن ئەو پێداویستی سەرەتاییانە کە لە دەستکێش و دەمام کوانە پێک دێت چۆن دابینی بکەن کە تو 180 نەسریە لێ ببڕی ئەی ئەوگە خەڵک کوشتن نەبێ و تەعزیبدانی خەڵک نەبێ و چەوسانەوەی خەڵک نەبێ ئەوە چییە کارمەند و پەرستار و دکتۆر چی بکە کە ئەدەوات لە بەردەستی نەبێت چی بکە کە موچە نەبێ ئەی کە حکوومەتێک بە دوو مانگجارێک نەتوانێت موچە خۆران بدا ئەو حکوومەتە گە فەشەل نەبێ ئەی چییە حکوومەتێک نەتوانێت هەلی کار بۆ خەڵک بڕخسەنێ ئەو حکوومەتە گەر نزیک نەبوو بێت یاخو فەشەلی نەهێنابێ ئەی چییە حکوومەتێک نەتوانێت یەک چەند پۆلێک لە دەرچوانی زانکۆ پەیمانگا هەیە تا ئێستا دەداینە مەزراندون هەتا یەکەمەکان یەکەم و دووەم سێمەکانی زانکۆ پەیمانگەکان چەند ساڵێکە دانامەزرێن ئەی حکوومەتە گە فەشەلی هێنابێ ئەی چی کردووە کەرتی پیشەسازی کەرتی بازرگانی و هەروەها پرۆژەی بۆ نمونەوە بەرهێنان پرۆژەی خزمەتگوزاری هەمووی ڕاوەستاوە هیچی نییە ینی کاو پرۆژانە نەبێ هەریکار نییە خەڵک برسیە خەڵک پارەی نییە موچەخۆر موچە وەرناگرێ بازار جوڵی نەماوە بازار ڕاوەستاوە ئەی ئەگەر حکوومەت لەوە فەشەلی نابێت چی فەشەلی هێناوە حکوومەت هەرێمی کوردستان و کابینەی ڕابردووش ئاسانترین شت لە لای دەستبردن بوو بۆ گیرفانی خەڵک ڕوبەڕووی هەر شتێک بوو باوە ئاسانترین شت لە لای ئەو دەستبردن بوو بۆ گیرفانی خەڵک ئێستا دەبینین حکوومەت هەرێمی کوردستان لە ژێرناوی یاسای چاکسازی کە لە پەرلەمانی کوردستان دەرچوو و ئێمە بە کۆمەڵێک تێبینیەوە چکە دەمانزانی دەرەنجامەکانی ئێستا دەبێت کە ئێستا دەبینین لە ژێرناوی چاکسازی هەندێک غەدر دیسان لە خەڵکی هەرێمی کوردستان دەکرێت ئێمە بۆیە دەنگمان پێی نەدا ئێستا دەست بۆ دەبا بۆ گیرفانی موچەخۆر ئایا چاکسازی لە گیرفانی موچەخۆرە یاخود لەو هەموو گەندەڵەی کە تۆ چەند ساڵە کردوتە چاکسازی لە جیرفانی موچەخۆر نییە کە ڕۆژانە دەوامت بۆ دەکا و خزمەت بە تۆ دەکا ئەتوو بچی دەست بۆ موچەکەی ببەی ئەوە حەقی سەرەتایی خۆیەتی مافێکی سەرەتایی خۆیەتی دەبێت پێی بدرێت چاکسازی لە هەموو ئەو سێکتەرانێک کە ئێمە بۆ حکوومەت هەرێمی کوردستان پەرلەمانتاران لە خولی ڕابردوشڕوونمان کردوتەوە بڕۆ چاکسازی لە خاڵە گومرجەکان بکە بڕۆ لە خاڵە سنووریەکان بزانم چ دەگوزارێت چاکسازی لە ئەو بکە چاکسازی لە داهاتی نەوت بکە چاکسازی لە هەموو ئەو سێکتەرانە بکە کە سەرچاوی داهاتن بۆ حکوومەت هەرێمی کوردستان چاکسازی لەوەدا بکە کە پرۆژە بودجە بنێرێ بۆ پەرلەمانی کوردستان تاکەی حکوومەت هەرێمی کوردستان و هەروەها هەموو هەرێمی کوردستانیش
بە موسساتی کار ناکات تاکەی دامەزراوەکان کاری خۆیان ناکەن حکوومەت کە حکومڕانی خەڵکی کوردستان دەکە حکومڕانیەکی شەریفانە بکە بۆی خەڵک باوەڕی پێ بکە پەرلەمان کە دامەزراوەی یاسادانان و چاودێریکردن و لێپێچینەوەی کەسێ ئەرچی سەرەکی و پەسەندکردنی پرۆژە بودجەیە پەرلەمان دەبێت کاری خۆی بکە سەرۆکایەتی هەرێم بە هەمان شێوە دادگاکان بە هەمان شێوە بەڵام هەموو موسسەکان خراونەتە ژێر خزمەتی حیزب و هەروەها تەوجێه لە حیزب وەردەگرن بۆیە من گەشبین نیمە بە هیچ موسساتێک لە هەرێمی کوردستان چونکە هەتا دەستێوەردانی حیزبی لەناو موسساتی حکوومەت و هەروەها پەرلەمان و دادگاکان هەبێ ئەوە حاڵی خەڵک لەوە خۆشتر نابێ دەنان نابێ حکوومەت هەرێمی کوردستان 11 مانگە متمانێت پێدراوە تا ئێستا پرۆژە بودجەیەکی نییە بهێنێتە بەردەم پەرلەمانی کوردستان تاکە پاساوی ئەوەیە کە ڕێککەوتن نەکراوە لەگەڵ بەغدا ئەمە نازانی چەندمان لە بەغداوە بۆ دێ کە تۆ هەرچاو لە بەغدا بکەی بۆی نەسریە لەوێ بۆت بێ ئینجا موچەت پێ بدرێ ئەی باشە و حکوومەتە بۆ چییە بۆچی موچە خۆر نەخەینەوە سەر بەغدا و بێ کێشەمانگانە موچەی خۆی وەرنەگرێ تۆ حکومڕانی ئەگەر نەتوانی موچە دابین بکە ئەی حکومڕانی پێک دێ لە چی یعنی باشیەکانی ئەو حکومڕانیە پێم خۆشە یەکجار لە زاری خۆیان گوێم لێبێ کە باشیەکانی حکومڕانی زۆر بەس بە شەفافی و ڕازگۆیانە بۆ خەڵکی هەرێمی کوردستان ڕوونی کەنەوە بۆی خەڵک تۆزێک قەناعەتی بێ کە ئەو حکوومەتە خزمەت بە ئەوان دەکات بۆیە من لە سۆنگەی بەرپرسیارەتی و هەروەها هەستکردن بە بەرپرسیار خەمخۆریەوە دەڵم حکوومەت فەشەلی هێناوە من خۆزگەم دەخواست کە ئەو حکوومەتە لە ئاست خواست و داواکاری ئێمە و خەڵکی هەرێمی کوردستان بووە بۆی ئێستا ئێمە خۆمان سەرقاڵ کرد بە هەندێک پرۆژەی ترکە لە خزمەت خەڵک بووە بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە وڵاتێ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە هەموو کات شیری ئاڵتونستا بە منداڵەکانم دەدام بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە 100% سروشتی تامێکی نایە ساردخانەی چوارقورنە بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگە پەلەوەریەکان ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان ناونیشان چوارقورنە نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل ساردخانەی چوارقورنە برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە بگرە زۆریش بەسوودە پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین ئاو ڤیتامین ئی کالیسیۆم ئاسن مەگنیسیۆم منگەنیز پۆتاسیۆم ڤیتامین B1 B2 B3 B5 B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو و چڵتوکە و خۆمان کڕی دەکەین شێوازی لێنانی لەگەڵدایە بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ.
جارێکتر سڵاتان لەبێت بینەرانی بەڕێز کاک کاوڕێ بگەرم لای بەڕێز سەبارەت بە مەسەلەی موچە و یاسای چاکسازیش کە ئێستا باز دەکرێت ئەم یاسە چاکسازیە خێری بۆ موچەخۆران تێدایە یاخود داهات بە حکوومەت یاڕێم دەگرێتەوە کە خەڵک لێی سوودمان بێت ڕاستی ئێمە لە سەردەمی خوێندنەوەی دووەم بۆ پرۆژە یاسای چاکسازی لە پەرلەمانی کوردستان بە ئەرشیف ماوە هەموو پەرلەمانتارانی کە گومانمان هەبووە لە پرۆژە یاسای چاکسازی بۆ بەرژەوەندی خەڵک بێ و زۆر بەڕوونی بە وەزیری دارایی ماوتووە ئەو کات و بە نوێنەرەکانی حکوومەت ماوتووە ئەم پرۆژە یاسایە بۆ دەستبردنە بۆ گرفانی فەرمانبەران بۆ کەمکردنەوەی دەرماڵەکانیان ڕاستی بۆ خۆی هەر ئەی خانوونیەکەی یان بڵێم فەلسەفەی چاکسازی لە هەموو دنیا وەکو پایی پلیکانە وایە ڕەنگە زۆر جار خەڵکی تر ئاماژەی بەم قسە کرد بێ یعنی ناکرێت تۆ لە پایی یەکەم و لە خوارەوە دەست پێ بکەی بۆ سەرەوە یعنی پایی یەکەم پاکەکەیتەوە پایی دووەم بڕشینیتەوە سەر پایی یەکەمە یان پایی سێم بۆ دووەم فەلسەفەی چاکسازی ئەبێ لە سەرەوە دەست پێ بکەی بۆ نمونە سەرۆکی حکوومەت کە بۆ خۆی کارنامەی حکوومەتەکەی خستە ڕوو بەڕوونی ئاماژەی بەوەدا کە ئەوێت چاکسازی بکە جا بۆیە هەر بۆ خۆی ئەبوو چاکسازەکانی لە خودی خۆیەوە لە حزبەکەی خۆیەوە بۆ نمونە لە دەوروبەرەکەی خۆیەوە دەست پێ بکردایە یعنی هیچ نەبا دەستی ببردایە بۆ قۆرخکردنی ئەو هەموو نەوتەی لە ئەینزالە دەرەکرێت دەستی ببردایە بۆ شەفافکردنی نەوت یعنی یەکێکە لە ئەو سێکتەرانی کە زۆرترین داهات بە حکوومەتە گەڕێتەوە لە سێکتەری نەوتە و پارتی دیموکراتی کوردستان لە مەخ کابینەی پێشوو یان بەم کابینەشەوە خۆی بە خاوەنی سربەخۆکردنی دارایی هەرێمی کوردستان زانیوە بەڵام یعنی ڕەنگە ئەگەر وەزیری کابینەی پێشوو ئێستا کەسێک بپرسێ لێ بڵێ من سەرۆکی حکوومەت نەبوو من وەزیر بووم نەمتوانم چاکسازی بکەم بەڵام بۆ خۆی ئێستا سەرۆکی حکوومەت خودی خۆی وەزیری سامانە سروشتەکانیشە خۆی تەسەڕوف بە کۆی گشتی ینی بە دەرکردنی نەوت بە هەناردەکردنی بە فرۆشتنی بە گرێبەستەکان بە هەموو ئەم بەشە جیاوازانەی نەوتەوەکە یعنی ئەم کابینەیە لەگەڵ کابینەی پێشوو ڕەنگە شەفافێتی یەک تەنەکە نەوتی بە خەڵکی نەبەخشی بێ هیچ جیاوازیکی نییە چەند گەڕاوەتە بۆ خەزیێنی حکوومەت لە کابینی پێشوو ئێستا شوایە بۆیە ئەبوو سەرۆکی حکوومەت پێش ئەوەی دەست ببن یان بڵێم حکوومەت بە کاملی یان بڵێم سەرۆکی حکوومەت کە خاوەنی ئەجێندای سیاسەتی حکوومەتە دەبوو پێش ئەوەی بیر لەوە بکەنەوە کە ئێستا لە پلانیانایە پلانیان داناوە دڵنیام دەست بۆ دەرماڵی فەرمانبەرانە برێ پێشەوەی بیر لە بکەنەوە بیر لە چاکسازیان بکرێتەوە لەم سێکتەرانە لە خاڵە سونوێریەکان لە داهاتی ناوخۆ یعنی هەر بۆ خۆی لەگەڵ ڕێزم بەڕێز سەرۆکی حکوومەت ئەبوو پێش هەموو کەس کە پێش ئەوەی سەرۆکی حکوومەت بێ سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی هەرێمی کوردستان بووە لە 2018 لە کەمپینێک بڵاو کرایەوە سەرۆکی حکوومەت 3 ملیارد دیناری تەنها لە سپۆنسەرکردنی پەیجەکەی سەرف کردووە بۆ پەیداکردنی بازار کە چەند ملیۆن لایەکی نازانم بڵاوکردم ئێستا لە سەر پەیجەکانی یەکێتی بوو کە فەیسبوک بڵاوی کردەوە 270,000 دلار خۆی پەیجەکانی یەکێتی و کە لەو بڵاو کرایەوە ئەوەش بۆ خۆی مۆزوعێکی زۆر غامز بوو بۆ غامزەوەی کە یەکێتی و ئاشکرا کراوە من نەمیست بچمە سەرەوە مۆزوع ئەوەڵام تۆ ڕاستکێشام باش ئەمەی من باسم کرد لەسەر سەرۆکی حکوومەت کە ئەو کات سەرۆکی ئەنجومەنی ئاسایشی هەرێم بووە ئەوە ڕوونە هەموو لە کەناڵەکان بیررا و کاتە نازانم خەڵک لە بیری ما بیانە لە زۆر سایت و شوێنی جاجا بڵاو کرایەوە باش کە 3 ملیارد دیناری تەنها بۆ پەیداکردنی بازاڕی پەیجەکەی سەرف کردووە لەم قسەیە بە پرسیاری خۆت من بەڵگەم لە بەردەستە کە بڵاو کراوەتەوە بەڵێ ینی ئەوەی کە بڵاو کراوەتەوە هەموو ئەو سەرچاوانم لەلایەکە بڵاوی کردوێتەوە باش یعنی ئەبوو سەرۆکی حکوومەت ئەم مۆزوعانە شەفاف بکات بێت بۆ خەڵکی ڕوون کاتەوە کە چاکسازی بۆ خزمەتی هاوڵاتیانە هەر بۆ ناوەڕۆکی پرسیارەکە دەڵێ خزمەت بە فەرمانبەرانەکە بە قەنەعاتی من نەخێر باش لەبەرەوەی فەرمانبەرێک ئەگەر دەرماڵەکەی کەم بکرێتەوە دواتر لە کێ خزمەتی بۆ ڕوا وانە تۆ حکوومەت پلانیە دەست بۆ دەرماڵیت بە هەر بۆ خۆی یعنی ئێمە زۆر جار لە ناو پرۆژە یاساکە ئیشارەمان خست بۆ سەر ینی فۆکسمان خست بۆ سەر ئەو مادەی دەرماڵەکانیان شێوازێکی زۆر مەتاتی دایان ڕشت بووە داوامانە کرد ئەمانود ئێمەمان بۆ ڕوون کەرەوە بۆ بەم شێوازە مەتاتی دانراوە باش بە پاساوی زۆر لاواز خۆیان ینی بڵێ دەربازە کرد
باشە بەس سەبارەت بە چاکسازی کە لە سەرەوە دەست پێ بکە مثلەن بۆ یەکێتی ژەماڕاستە بۆ بۆ جێگری سەرۆکی حکوومەت بۆ خاڵە سنووریەکانی سنووریەکێتی بۆ مەسەلەن لێرەوە دەست پێ ناکە مەسەلەن من پێم خۆش نییە ینی بچمە ڕاستە من یەکێتیم نوێنەری یەکێتیم باش پێش پەرلەمانتاری کادیری یەکێتی بوومە باش بە حەقی خۆمەزانم بەرگری لە حزبەکەم بکەم بەڵام پرۆژەی چاکسازی و پاکسازی یەکێتی نیشتمانی کوردستان لە دوای سیوێکی ئاب کە دوو ئیدارەی دروست بوو هەر لەو کاتەوە دروشمی پاکسازی و چاکسازی هەڵگرت کۆمەڵێ هەنگاوی جددی نرا بۆ ئەوەی کە چاکسازی لە ئیداری سلێمانی بکرێ ئەو کاس ئەم دروشمە کە بەکردداری مامجلال یعنی قیادەی ئەم دروشمەیە کرد کۆمەڵێت ڕێکار گیرایە بەر بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان خۆی لە چاکسازی لا نادا هەر لە کابینەی پێشوو بۆ نمونە حاڵی خەڵە سنووریەکان لە سنووری یەکێتی و پارتیار وەکو یەک نییە ئەوە نیە ئەڵێن پێویستە ئەنی ئەخۆم بۆ خۆی مەڕوونە ئەڵێن وەرن چاکسازی لە خاڵە سنووریەکان بکەن فەزاحەتی تایە کەم و کورتی تایە گەندەڵی تایە باش نەماوەتەوە بەس خاڵی سنووری برایم خەلیل یان بەس خاڵی سنووری حاجۆ مەران ئەڵین خاڵە سنووریەکان ینی کۆی گشتی خاڵە سنووری باش بۆیە ئێمە بڕۆمان وایە چاکسازی بێ لەسەرەوە دەست پێ بکە بۆ خوارەوە دواتر ئەگەر خەڵکی تری باشە بەس سەبار بووی نەوتی عینزالە ئێستا ناچێت بۆ حکوومەت هیچ بە هیچ شێوەیەک نەوتی ئەنگزالە هیچ داهاتێکی لای خەڵ ڕەنگە ڕوون بێ هەموو بۆ کێ ڕوا باشە بەس چەند ڕۆژانە چەند هەزار بەرمیلە ناچێت وڵی دقیق نازان بڵێم بەروی شەفاف نەکراوە بڵێن چەندێک داهاتی نەوتە بۆیە ئەو تۆ نازانی ینی خەڵ هەموو لای داوام بە ئێمەشە بە پەرلەمانتارەکان باش داواکان سەرەتا هەبەست بۆ حکوومەت بنێرێت دوای ئەو جاش داوا بکەین شەفاف بکرێت لە فرۆشتنی لە دارهایەنانی دەگرێبەستەکانی بۆیە ڕوون نییە کۆی گشتی موەسسەسەکە لای هاوڵاتیان لای ئێمەی پەرلەمانتاران لای بەشێک لە حکوومەت کە لە نوێرایەتی حزبەکانی تر پێک دێ لای هەمووان ئەمە ینی ناڕوونە نازانن داهاتی چەندە بەڵام ڕەنگە بووی بزانێ بۆ کێڕۆ باش سپاس دەکەم دەگرم وڵات ڕووپاک خان سەبارەت بە سەرچاوەکانی داهات پێ دوایە ئەگەر شەفا بکرێن ئەوەندە ئێمە سەرچاوەکانی داهاتمان لە بەردەستدایە کە بتوانین موچە لە کاتی خۆی دابش بکرێ هاوکاری مەسەلەن کارمەندانی تەندروستی وە کاسبکاران لە سەدەمی کۆرۆنا دەکە هیچ هاوکارییان مەسەلەن پێ نەدرا هاوکاری ئەوانیش بکرێت بەڵێ خۆی سەرچاوەکانی داهات لە هەرێمی کوردستانەوە کە پشتی پێدەبەسترێ بۆ موچە خۆران و هەروەها بۆ نسریە سەرجەم وەزارەتەکان و داهاتی حکوومەتی هەرێمی کوردستان داهاتی نەوتە بەداخەوە 160 داهاتی نەوت ناچێتەوە ناو خەزێنەی حکوومەت سەتاچلی دێتە ناو خەزێنەی حکوومەت هەرێمی کوردستانیش لە سەرچاوی ڕئیسی داهاتی نەوتە کە سەتاچلە بێگە کە شەفافی هەبێ کە ئەو 160ش بێتەوە موچە خۆران بە تەواوی دابش دەکرێتەوە پرۆژەکان پرۆژەوە بەرهێنانە پیشەسازیە خزمەتگوزاریە دەکەونەوە کار سەرچاوی تری بۆ نمونە داهات ئێمە هەر لە سەرەتاوە داوامان کردووە کە حکوومەت هەرێمی کوردستان بەرنامەی هەبێ بە هەمە سەرشنکردنی سەرچاوەکانی داهات کە حکوومەت هەرێمی کوردستان تەنها پشت بەنەوت نەبەستێ وەکو سەرچاوێک لە سەرچاوەکانی داهات بەڵام حکوومەت هەرێمی کوردستان بەداخەوە چوە دەستی بردووە بۆچی بۆ زیادکردنی زەڕیبە و هەروە ڕسومات لەسەر خەڵکی هەرێمی کوردستان ئەویش لەسەر چێ جێبەجێ دەکرێت لەسەر خەڵکی ڕەش و ڕووست و خەڵکی داما و فەقیر و بێ موچە و موچە خوراو لەسەرەوە جێبەجێ دەکرێت کۆمپانیای نەتەکان کە زۆرترین هەرە زۆری داهاتی هەرێمی کوردستان دەستێتە با خەڵی ئەوان و چەند مەسئولیەتی باڵا دەست ئەوان بە یاسا بەخشراون لە بەچ ئێمە چەند جارێک داوامان لە حکوومەت هەرێمی کوردستان کردو بۆچی تۆ باج لە خەڵکی فەقیر و ڕەش و ڕوود وەردەگری بۆچی باج لە کۆمپانیا نەوتیەکان وەرناگری حکوومەت هەرێمی کوردستان بڕیاریدا کە باجیان لێوەرگێ بەڵام تا ئێستا نەچۆتە بواری جێبەجێکردن تۆ کە سەرچاوی داهاتت جگە لە نەوت باج بێ دەبێ پێش هەموو شتێک باج لە کۆمپانیا زەبەلاحەکان وەرگری نەک بێ لەسەر خەڵکی ڕەش و ڕوود جێبەجێ بکەیت کەەوەش بۆ تەبارگرانیەک لەسەر خەڵکی هەرێمی کوردستان موچەی پێ نادەی بێکاریە خزمەتگوزاری نییە هیچ شتێکی دڵخۆشکەر نییە بۆ خەڵک کەوکو وەکو سەرچاوەیەکی داهات بۆ خۆبەڕێوەبەری و خۆبژێوی بەکاری بهێنێ کەچی تۆ دەی بزەڕی بەشی لێوەردەگری باجشی لێوەردەگری پارەی ئاوی لەسەر زیاد دەکەی پارەی کارەبای لەسەر زیاد دەکەی پارەی زبڵ و خاشاکی لەسەر زیاد دەکەی ئەگەر هاوڵاتیەک بێ پشت بە حکوومەت هەرێمی کوردستان نەبەستێ پشت بەو موچەیە نەبەستێ کە پێی دەدا
بچێ یەک دوکاندانێ دوکانێکی بەسیط کە بژێوی ڕۆژانەی پێجێبەجێ بکە کۆمەڵێک پارە بە ناوی جیاجیا حکوومەت لەو هاوڵاتیە وەری دەگرێت بۆ نمونە پارەی تابلۆی لێ وەردەگرێت پارەی زبڵ و خاشاکی لێ وەردەگرێت پارەی کارەبا بە چەند قاد لێ وەردەگرێت پارەی ئاوی لێ وەردەگرێت کرێی دوکانەکەشی ئەوە لەولا بوەستێ کرێی هاتوچۆیەکەشی لەولا بوەستێ سەرنجام چی لێ دێ ئەو هاوڵاتیە شتێکی بۆ نامێنێتەوە کەمانگانە خۆی و هەروەها ماڵ منداڵی پێبژێنێ ناچارە دەبێ بەبێ کاری لە ماڵەوە دانیشێ بۆیە حکوومەت هێرێمی کوردستان هەموو دەرگایەکی بەڕووی خەڵک داخستووە بۆیە ئێمە دەڵێن فەشەری هێنا ئەوە هەروەها هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ خەڵک هێرێمی کوردستان نەماوەتەوە خەڵک دەست بۆ هەر شتێک ببە ئەو دەرگا بەڕووی داخراوە تەنها ئەو خەڵکی کە باڵا دەستە دەسەڵاتدارە و لەناو خۆمان باوە کە دەڵێن واستەی هەیە ئەگەر بڕۆ هەر فەرمانگەیەک بتەوێت کارێکت بۆ ڕایی بکەن بۆی کاروبارێک بۆ خۆت بکەیت ئەگەر کەسێک نەناسیە سەر بە حیزبێکی دەسەڵاتدار نەبی ئەو کاری شت بۆ بەڕێ ناکرێ و بۆ ڕایی ناکرێت باشە بۆیە پێم وایە هیچ ئاسۆیەکی ڕوون بۆ خەڵک نەماوەتەوە ئێمە بین خەڵک هەڵخەڵەتێنین بەداخەوە دەبینین حکوومەت هێرێمی کوردستان و حیزبە دەسەڵاتدارەکان کە دێن قسەی باق و برێق دەکەن ئەو خەڵکیان هەڵخەڵەتاندووە چەند ساڵە دەبێت بێن واقعەکە بۆ خەڵک ڕوونکردنەوە بۆی خەڵک بزانێ ئەو حکوومەتە بای چەندە و ئەو حکوومەتە لە داهاتوو بزانێت کە ژیانی لەگەڵ ئەو حکوومەتە ئەو حکومڕانیە چۆن دەبێت باشە وەکو دوا پرسیارم بە کورتی سەبارەتەوەی چارەسەر چییە چارەسەر ینی چییە بۆم دۆخە بۆ باشکردن دۆخی خەڵک کاسبکار نازانم خەڵکی هێژار و کەم دەرامەت هەڵوەشانەوەی ئەم حکوومەتێ یاخود چی چارەسەرێکێ بە کورتی بێ سپاس دەکەم یەکێک لە چارەسەرەکان بۆ دەستپێکی حکومڕانیەکی باش ئەکتیڤ بوونی پەرلەمانە و پەرلەمانێکی چالاک و پەرلەمانێک بە دوواداچوون بۆ کاروبارەکانی حکوومەت بکە و هەروەها دەسەڵاتی هەبێ لێ پێچینەوە لە حکوومەت بکە و هەروەها پەنجە بخاتە سەربرینەکان و چارەسەر بخاتە ڕوو کە ئێستا ڕێگری هەیە لە حکوومەت هێرێمی کوردستان حکوومەت هێرێمی کوردستان شەفاف بێ لەگەڵ خەڵکی خۆی و شەفافبوونیشی بۆ دەبێت کە بێ لە بەردەم نوێنەرانی گەل نیەتپاچی خۆی بسەلمێنێ ئەمەش بەوەیە کە چاکسازی حەقیقی بکات چاکسازی لە حیزبەکەی خۆی دەست پێ بکە ئینجا چاکسازی شۆڕ بێتەوە بۆ خوارەوە چاکسازی لەسەرێ دەکرێت و لە داهات دەکرێت ئینجا دوایە لە خەرجیەکان بۆیە حکوومەت هێرێمی کوردستان دەبێت نیەتباچی خۆی پیشان بدە ئەگەر دەیەوێت بە فعلی چاکسازی بکە کە بەڕاستی ئێمە نیەتێکی وا نابینین و هیوادارم هەڵەبین هیوادارم ئێمەی پەرلەمانتاران هەڵەبین هیوادارم حکوومەت هێرێمی کوردستان چاوێک بە خۆی و بەرنامەی کاری خۆی دابخشێنێتەوە ئەو بەرنامەی کارێکە لە بەردەم پەرلەمانی کوردستان خستی ڕووت متمانەی پێوەرگرت بەڵێ سوپاس دەکەم کە کاورێکات منزور کەمەوە بە سەبارەت بە چارەسەرەکەی چێ بۆ باشکردنی ئەم دۆخە چارەسەرێک باشە وڵی ئاماژەمان بۆدا لە خۆیانە دەست پێ بکەن چاکسازی بۆی داهات بگەڕێنەوە بۆ حکوومەت ئەگەر پێیان ناکرێت دەسەڵگرن بڵێن فەشەری خۆیان ڕاوگەێنن هێنانەوەی ئەو هەموو پارەی کە هەمومان ڕەنگە زانیاریمان لەسەری هەبێت کە هەناردەی دەرەوەکری و لە کۆمپانیەکانی جیاوازەکانی وڵاتەکانە خەزنیان کردووە وەرگردنەوەی پارەی کۆمپانیەکانی خۆیان کۆمپانیا حزبەکان کە کۆمەڵە کۆمپانیایان هەیە بێ ئەندازە داهاتێکی زۆر و زەبەریان کۆ کردوتەوە ئەمانە چارەسەرن بۆ ئەم دۆخە ڕەنگە بۆکو بەنجێکی کاتیش بێ لەبەرەوەی ئەگەر بڕواایەک مەبدەئێک نەبوو بۆ چاکسازی ڕیشەی وەکو ئاماژەم پێدا لە خودی خۆتەوە دەست پێنەکەی چاکسازی ناتوانین لە کەسانی ترەوە دەست پێ بکەیت ئێستا و مەبدەئە نییە غایبە ڕوونە ئەگەر هەبوایە ئەوەی کە باسم کرد دەستیان پێ کرد لە خۆیانەوە هەموو ئەو داهاتانەی یامەڵم کە کۆیان کردوتەوە ئەگەر بە کۆمپانیای شخصیە کۆمپانیای حزبیە بیان گەڕیانەوە بۆ حکوومەت دواتر دانیان بۆ بنایە کە لە ماوەکانی پێشوو نەیانتوانێت شەفافێت بەرقەرارکەن بۆ کۆمەلگا بێن ئێستا شەفافی بکەن ئەو کات ڕەنگە وەکۆ باسم کرد بنجێکی مۆزوعی کاتی بێت بۆ تێپەڕاندنی ئەم دۆخە لەبەرەوەی هاوڵاتیان ینی نەمتمانیان بەم حکوومەتە ماوە تەسەور کە ئەر وەکو بۆ دەوڵەمەندکردنی پرسیارەکەی تۆ کۆرۆنا ئێستا لە هەرێمی کوردستان ئەبینین خەڵک توش ئەبێ و خەڵک ئەمرێ و لە هەموو دنیا خەڵک بڕوای پێێتی حکوومەت لە وڵاتانی دنیا حکوومەت ئەڵێ دەرمەچۆ لە ماڵ دەرناچێت لە ماڵ ئەڵێ دەست بشۆ ئەوەندە چرکە دەست بە سابون بشۆی شووە ئەڵێ ئەمە بکە ئیکا بەڵام لە هەرێمی کوردستان کە حکوومەت بۆ نمونە هەر کاتوتی ئەوە بۆ نمونە قەدەغات و چۆ ڕاگەێنم نابێ خەڵکەتی کەرەنتینەکەم لە ماڵەوە خەڵک زیاتر دێتە دەرەوە لەبەروی متمانەی پێ نەماوە
بۆیە حکومەت دەبێت بەخۆی خۆی دابچێتە ئەو متمانە بگێڕێت. ئێستا چەند متمانەت بە حکوومەتە خۆت؟ وڵایە گەر متمانەم پێ بواە ئەم حقیقەتانم ناخسە ڕوو. لە سەدا چەند؟ وڵی ناتوانم نسبە دیاریکەم لەبەرەوەی لەخوا لە سەدا 50 ئەترسم ئەگەر هەر ژمارەیەک دیاریکەم دوای پەشیمان بمۆلی لە سەدا سفرە ناتوانم ژمارە دیاریکەم یعنی ئەو مۆزوەکە. سپاس بۆ کە هاوڕێمە لە ستارە ناوی پەرلەمانی کوردستان سەوی سەرکێڕوا لە هەولێرەوە ڕووپاک ئەحمەد دەناوی پەرلەمانی کوردستان. سوپاس بۆ بینێرانی بەڕێز، سوپاس بۆ هاوکارانم، خواتان لەگەڵ.